ئاشکرابوو کێنەوانەی سەرۆکایەتی لیستەکەی لاهووری شێخجەنگی دەکەن لە هەولێر و سلێمانی. 48 کاتژمێری یەکلاکەرەوە بۆ لایەنە سیاسیەکان ماوە بۆ تۆمارکردنی لیستی کاندیدەکانیان. بەپەی زانیاریەکانی تیوار ئەمڕۆ هەریەکە لە نەوەی نوێ و یەکگرتو و کۆمەڵ و گۆڕان و بەرەیگەل لیستی کاندید و سەرۆکی لیستەکانیان یەکلایی دەکەنەوە. تیوار زانیوێتی لە سلێمانی لیستی بەرەیگەلی لاهوور شێخجەنگی پێشڕەو حەمەجان برای حاکم قادر حەمەجانیان کردوتە سەرۆکی لیستەکە و لە هەولێری شادومان مەلا حەسەنیان کردووە بە سەرۆکی لیستەکە. هاوکات بزوتنەوەی گۆڕانیش بڕیارە ئەمڕۆ لیستی کاندیدەکانی یەکلایی بکاتەوە. سەرچاوەیەک بە تیواری گوت بۆ سلێمانی چۆمان محەممەد و بۆ هەڵەبجا هەواڵ ئەبووبەکر کراون بە سەرۆکی لیستی بزوتنەوەکە بۆ هەڵبژاردن. بەڵام ئەمڕۆ یەکلایی دەبێتەوە و هێشتا هەردوو کەسەکە ڕەزامەندی کۆتاییان نەداوە لەسەر ئەوەی ببنە سەرۆکی لیستەکە. هەرچی نەوەی نوێشە ئەمڕۆ لیستی کاندیدەکانی ئامادە دەکات و چاوەڕێ دەکرێت 51 کاندیدی هەبێت. بەڵام سەرچاوەکی ئاگادار بە تیواری وت نەوەی نوێ ڕەنگە سبەینە لیستی کاندیدەکانی بداتە کۆمیسیۆن. سەبارەت بە سەرۆکی لیستیش جوڵانەوەکە هیچ کەسێکی وەک سەرۆک لیست دانەناوە. هاوکات کۆمەڵی دادگەریش لە سلێمانی ڕێبوار حەمەدی ئەندامی سەرکردایەتی کردووە بە سەرۆکی لیستەکەی. یەکگرتووی ئیسلامیش هەریەکە لە مستەفا عەبدوڵڵا و عوسمان کاروانی ئەندامی ئەنجومەنی جێبەجێکردنی داناوە بۆ سەرۆکی لیستەکەی لە سلێمانی و ئەمڕۆ یەکێکیان یەکلایی دەبێتەوە. سەبارەت بە هەڵەبجەش بەکر حەمە سدیق و کاوە عەلی یەکێکیان دەکرێنە سەرۆکی لیستی یەکگرتوو.